مەسەلەی تەورەکەمی گفتوگۆکانیان ڕۆبان سەبارەت بە بەشداریکردنی گەنجانە لە کایە سیاسەکاندا هەڵبەتە بە بەردەوامی باس لە ڕۆڵی گەنجان دەکرێت لە کۆمەڵگەدا وەکو داینەمۆی کۆمەڵگە کوهێزێکی کاری سەرەکی لە کۆمەڵگەدا کە توانە تاقیێکی باش و بەهێزی هەیە سێر دەکرد. جا بزانین لە هەرێمی کوردستاندا بەگشتی تا چەندێک توانراوە سوود لە هێست و توانە و تااقەتی گەنجان وەربگیرێت تا چەندێک گەنجان لە کایە سیاسەکاندا بەشداریان پێکراوە. بەشداریکردنی گەنجان لە کایە سیاسەکاندا بە گوێری پێویستە لە ئاستی ئەو ستانداردەیە کە جیهان گەنجان بەشداری پێ دەکەن لە کایە سیاسەکان. تەمە گفتوگۆکردنی زیاتر دەچمە لای زۆر بەڕێ دنیا غەفار کە ڕاهێنەر و چالاکوانن لە بواری گەنجاندا و بشتێکی ڕاستەخۆ لە سوێدەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵ مادان. دنیا خان سڵاو لەوێ بانیت باش سپاس بۆی کە لە بانی ڕێکوستان نوویست لەگەڵ ئێمە ئامادەیت. دەستپێک دەپرسم ئایا بەڕای ئێوە بەشداریکردنی گەنجان لە کایە سیاسیەکاندا لە ئێستادا لە ئاستی پێویستە بە گوێرەی تموحی گەنجانە؟ بەڵێ سڵاوتان لێبێت. وەکو دەزانین ئێمە لە ئێستادا گەنج تموحێکی زۆری هەیە بۆ پرۆسە سیاسیەکان و دیموکراسی و کارە دیبلۆماسیەکان و بێگومان دەزانین کەوا گەنج دیدگای نوێ و بیرۆکەی داهێنەرانە بۆ ناو ئەو پرۆسەیە دەهێنن و بە تاکید کەوا لە ینی داڕشتنی گوتاری سیاسی هەبوونی گەنج زۆر گرینگە. زۆر جار بۆ پرۆسە ینی سیاسیەکان بۆ کارە دیبلۆماسیەکان بۆ گفتوگۆی کەش و هەوا و پەروەردە و دادپەروەری کۆمەڵایەتیە و بێگومان ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە بۆ هێنانی بیرۆکەی نوێ و دیدگای نوێ بۆ ناو ئەم پرۆسەیە و ئێمە لە ئێستادا پێویستە هاوکاری گەنجان ببین باشە بە پاڵپشتیکردن و شتیان. بەڵام ئێمە وەکو دەزانین پێویستە ینی بەشداریان پێ بکەین لەناو ئەو پرۆسەیەدا. جا ئێمە خاڵی جۆرا و جۆرمان هەیە دەتوانین ینی بە شێوەی جۆرا و جۆر گەنجانمان بەشداری پێ بکەین. جا لە ڕێگەی پەروەردە و هۆشیاریە لە ڕێگەی پێکهێنانی ڕێکخرا و بزوتنەوەکانی لاوانە یاخود پرۆگرامی ڕاهێنەرایەتی و سەرکردایەتیە. وە خاڵێکی گرنگ کە زۆر گرنگە بە تایبەت لە حکوومەتی خۆمان و عێراق بەگشتی ئەویشیان هاندانی دەنگدانە بۆ گەنجان لەبەر ئەوەی کاتێک کە ئێمە بە شێوەیەکی کارامە ژینگەیەکی تەندروست بۆ گەنجان پێک دەهێنین دەبێت ئێمە وایان لێ بکەین چۆن و بە چ شێوەیەک بتوانن کەەوە ئەوان نوێنەری خۆیان هەڵبژێرن چونکە بەڕاستی ئەمە کاریگەریان لەسەر بیر و بۆچوونیان دەبێت لە داهاتوودا و بێگومان کاتێک کە ئێمە گرنگی بەو جۆرە استراتیژیانە دەدەین دەتوانێت ژینگەیەکی تەندروستتر بۆ گەنجانمان بهێنینە پێش و وایان لێ بکەین حەز بە بەهێزبوون بکەن و پاڵنەرێکیان هەبێ بۆ ئەوەی زیاتر بەشداری ناو ئەم پرۆسەیە بکەین و بێگومان پرۆسی سیاسی لە وڵاتێک بە وڵاتێکی تر جیاوازە و هەر وڵاتێک سیستەمی تایبەت بەخۆی هەیە. بەڵێ کەواتە دەمەوێت وەڵامی و پرسیارە وەربگرم دنیا خان. لە ئێستادا ڕێژەی بەشداری گەنجان لە سیستەمی سیاسیدا بە ئاستی پێویستە لە جێی تموحی ئێوەدایە؟ بەڵێ بێگومان من ناتوانم لەسەر بیر و بۆچوونی خۆم بڕیار لەسەر هەموو گەنجێک بدەم چونکە ئێمە ناوچە بۆ ناوچەمان هەیە فەرقی هەیە و بیر و بۆچوونەکان لە یەکتری جیاوازن. ئێستا ئێمە دەتوانین قسە لەسەر با بڵێن حکوومەتی خۆمان و عێراق بەگشتی بکەین. ڕاستە ئێستا گەنج بە شێوەیەکی کاریگەر بەشداری لەم پرۆسانەدا دەکاتن و جێی پەنجەیان دیارە حتا لە پۆستەکانی حکوومەت لە سەرکردایەتی بەڵام هێشتان بەبێ پێویست نییە. ئێمە دەبێت گەنجان بەهێزتر بکەین هێشتان دەبێت ئێمە سەرکردایەتەکانیان بەهێزتر بکەین چونکە بەڕاستی ئێمە لە حکوومەتی خۆمان و لە عێراق بەگشتی هێشتان چەند ئاستەنگێکمان هەیە کەوا ڕێ لە گەنج دەگرێتن بەشداری ئەم پرۆسەیە بکە یاخود خۆی پێ بگەێنێت. بەڵێ کاتە چۆن دەتوانرێت سیستەمی سیاسی بگۆڕێت بۆ ئەوەی کە ڕۆڵی گەنجان لە ناو کایە سیاسیەکاندا زیاتر بکە یاخود چۆن تۆ ئەڵی پێشببینی گەنجانە خود زیاتر هاتنە ناوی گەنجان لە بواری سیاسیدا زۆرتر بکرێت؟ بەڵێ بێگومان ئێساگەر ئێمە بەراوردێک بکەین بە وڵاتی خۆمان بڵێ عێراق بەگشتی لەگەڵ وڵاتانی تر سیستەمی پێشکەوتیان هەیە بۆ ئەوەی کەوا بەشداری گەنج لە پرۆسەی سیاسیدا پێ بکەن.
سیستەمی دامەزراوی یاخو سیاسەتی دامەزراویان هەیە بۆی بتوانن گەنج بهێنە پێشەوە و بەشداری ئەم پرۆسەیە بکەن و زۆر جار هەیە ینی بە پارەدان بۆ سیستەمە پەروەردەیەکان مەشق و ڕاهێنان بۆ ئەوەی گەنجان بکەنە نوێنەر ینی هەموو ئەم ڕێگایانە بەکاردەهێنن بەڵام بەداخەوە لە لای خۆمان جیاوازێکی زۆر بەرچاو هەیە تاوەکو ئێستا هەرچەندە ینی پێشکەوتنی گەنج لە گەشەکردندا هەیە لەو پرۆسەیەدا بەڵام لە هەمان کاتدا کەمێ ئاستەنگی هەیە کە ڕەنگە ئەم پرۆسەیە بۆ گەنج ئالۆستر بکرێ وەکو پرۆسەی کۆمەڵایەتیە یاخود ئابوووریە یاخود ئەمنیە و هەندێک جاریش ئەم ئالۆزیانە لە دەستڕاگەیشتن بە هەلی کار یاخو خوێندندا هەیە ینی لە وڵاتانی تر زیاتر سیستەمێکی پێشکەوت و سیاسەتی دامەزراویان هەیە بۆی گەنجان زیاتر بێنە ئەو پرۆسەیە بەڵام بەداخەوە لە عێراق و لای خۆمان بەگشتی بە دوای ڕێگایەکدا دەگەڕێن بۆ ئەوەی تەنها دەنگی خۆیان دووپات بکەنەوە ینی ئەمە جیاوازێکی زۆرە و ئەمەش لەبیر نەکەین ینی زۆر جار هەیە تووشی ڕەخنە دەبین دەڵێن ینی کاتێک گەنج ئەم ڕەخنانە دەگرێ کەواتە ناڕزایەکی زۆری لەوانەی دوای خۆی هەبوو یان ئەوانەی کە ئەو سیاسەتیان دامەزراندووە بەڵام بەداخەوە مەسەلەکە ئەوانیە بێگومان ئێمەش لەوانەی پێشە خۆمانەوە فێر دەبین بەڵام ئێمە خۆ ناکرێت لەسەر یەک سیستەم ینی بە درێژایی مێژوو ژیان پێدا بڕۆین بێگومان پێویستمان بە گۆڕانکاری زۆر هەیە بێگومان پێویستمان بە بیر و بۆچوونی جیاوازتر هەیە تاوەکو ینی سیاسەتەکە چۆن دەڵێن بهێنینەوە سەر ڕێگەیەکەوە گەنج حەز بکە زیاتر بەشداری تێدا بکات کاتە چ میکانیزمێک پێشنیار دەکەن بۆ ئەوەی کە بتوانێت کە گەنجان پەروەردە بکات گەنجان ئامادە بکات کە ڕۆڵێکی کاریگەر و کاران هەبێت لە کای سیاسەکاندا حتا بتوان ڕۆڵی سەرکردەش بگێڕنە ناو کای سیاسیدا بەڵێ خاڵێکی زۆر گرنگکەیە لە ئێستادا پێویستە بەڕاستی لە ناو پرۆسەی سیاسیدا هەموو حزبەکان سەرکردایەتی گەنج زیاد بکەن و هەروەها هەڵو بدەن لە پۆستا حکوومیەکانیش گەنج بهێنە پێشەوە جا ئێمە ڕێگەی زۆرمان هەن بۆ ئەوەی کەوا بتوانین گەنج ئامادە بکەین بۆ ئەوەی بەشداری ئەم پرۆسەیە بکەین جا چ لە ڕێگای ڕاهێنانی پەروەردە و هۆشیاریە چ لە ڕێگای سیستەمێکی دامەزراویان سیاسەتێکی دامەزراو هەیە وەکو وڵاتانی تر یاخود لە ڕێگای سیمینارە ڕاهێنانە وەرکشۆپە چکە بەڕاستی کاتێک ئەمانە بە کارامەی ئەنجام دەدرێن کاریگەریەکی زۆر لەسەر ینی بەهێزبوونی گەنج دەبێتن لەسەر لێپستراوێتیان هەستکردن بەسەر بەخۆیان بۆ ئەوەی ئێمە بتوانین گەنجی لێهاتوو زیاد بکەین و بەشداری ئەم پرۆسەیە بکەین بۆی بتوانین گۆڕانکاری ئەنجام بدەین کاتە پێت وایە لە چ بوارێکدا گەنجان دەتوانن گۆڕانکاری لە کایی سیاسیدا دروست بکەن یاخۆتە بێنەوە کایی سیاسیەوە لەم بوارەدا گەنجان ئەتوانن کە ڕۆڵێکی باش و کاریگەریان هەبێت بەڵێ ئەگەر بین بەراوردێک بکەین ئێستا لە وڵاتانی تر زیاتر گەنج لە ناو کاری دیبلۆماسیدا زۆرە ڕێژەیان زۆرە یعنی یەکەم شت کاتێک کەوا ئیشی لەسەر دەکەن بەشداری پێکردنی کۆنفرانسە دیبلۆماسیەکانە ئەمەش لە ناو سیاستدا خاڵێکی زۆر گرنگە کاتێک ئەتۆ هوەری دانوستانکردنت هەیە کاتێک کە تۆ لە بواری دیبلۆماسیدا کارەکەی اینجا وردە بۆ پرۆسەکانی تر اینجا دواتر بەهێزکردنی سەرکردایەتیان کاتە چۆن دەکرێت کە کاری سیاسی لەگەڵ خوێندنی گەنجاندا لەگەڵ توانە و تااقەتی گەنجاندا میکس بکرێت یاخۆ تێگەڵ کێش بکرێت کە بتوانێت لە سوود لە هەردووکیان وەربکرێتەوە گەنجانێکە بۆ بنە خاوەنی بڕۆنامێکی تایبەتن یاخود خاوەنی جۆرە خوێندنێکی تایبەتم تایبەتی لە بواری سیاسیدا تێکەڵ بەکایە سیاسەکان بکەوەتەوە ئەزمون و ئەو لێ هاتووی کە گەنجان هەیەی تێکەڵ بەکاری سیاسی بکرێت بەڵێ ئێمە ناتوانین جەخت لەسەر ئەمە بکەینەوە کە ئەوەی تەنها لەو بوارە دەخوێنێ دەتوانێت بەشداری پرۆسی سیاسیدا بکە یاخود بڵین لێ هاتوو بێ لەم بوارەدا زۆر گەنجمان هەن لەوانەیە ئەو بەشێکەلی دەخوێنێ زۆریش فەرقی هەبێتن لەو بوارەیەکەوە ئیشی لێ دەکا بەڵام تموحی سیاسی زۆرە دەتوانێت لە پرۆسە سیاسەکاندا بەشدار بێت دەکەوێتە سەر لێ هاتووی خۆی دەکەوێتە سەر کارامایی خۆی و کاتێک کە تۆ ینی تموحێکت هەیە
کاتێک کە زیاتر پەرەی پێدەدەی زیاتر چۆن دەڵێ ریسێرچ دەکەی زیاتر خۆت دەوڵەمەند دەکەی بە زیانیاری بە خوێندنەوەی مێژووی پێشخۆت ئیدی تۆ دەتوانی بەرچاوڕوونیەکت هەبێ ینی دەتوانی بە ئاسانتر بچیتە ناو ئەو پرۆسەیە بێگومان ینی ئاوردان لە پشتەوەش کاریگەری خۆی هەیە کاتێک کە دەبینن ئەوانەی پێشخۆیان چۆن سیستەمەکەیان پەیڕەو کردووە ئایا فیدباکەکان باشن خراپن یاخود بە چ شێوەیەک دەتوانن بەرەو پێشی ببن. بەڵێ دەبێت بساری ئەو بکەم پلانی درێژخایەن چییە بۆ بەشدارێکردنی گەنجان لە کار سیاسەکاندا پلانی داهاتوو چیە بووی کە بتوان ئێوەکو ئەو ڕێکخراوانی کە کار لە بواری گەنجاندا دەکەن چالاکوانانی کە کار لە بواری گەنجاندا دەکەن و کارە بواری توان و تاقی گەنجاندا دەکەن چ پلانێکی درێژخایەن هەیە بۆ ئەوەی کە بتوانن لە گەنجان لە کار سیاسەکاندا زیاتر بەشداریان پێ بکرێت و ئەو پاڵپشتانە چین کە گەنجان بۆ بەشداریکردنی لە کار سیاسەکاندا پێویستیانە. بەڵێ ئێمە دەزانین کەوا گەنج دەیەوێت دەنگی ببیسترێتن ئەو لی تێبگەی بیاوێتم ینی بە تاریقی خۆی ئەو بیر و بۆچوونەی هەیەی ئەو ینی ئایدیا و ئەو دیدگان نوێ و جیاوازیانی هەیەی بە تاریقی خۆی بەکار بهێنێ. ئێمە زۆر پێویستە گرنگی بە ژینگەی سیاسی ئەو گەنجانە بدەین کەوا بۆیان ڕێک دەخەین بۆی بێنە ناو پرۆسەکەەوە و ئێمە ڕێگای ینی جیاوازمان هەم بۆی بتوانین گەنجەکانمان والێ بکەین کە بەشداری ئەم پرۆسەیە بکەن یاخود چۆن دەڵێ بەرچاوڕوونی زیاترمان هەبێ وەکو ئاماژەم پێکرد ینی گرنگی سیمینارە گرنگی وەڕکشۆپە گرنگی مەشق و ڕاهێنانی سەرکردایەتە کە وایە لێ بکەین گەنج زیاتر ینی داخلی ئەم پرۆسەیە بێ نەک بۆ نمونە لە هەفتەیەکە 5 بۆ 6 سیمیناری هەمان لە شێوە هەبێتن و گەنج هەست بە بێزاری بکاتن هەست بە هیچ جیاوازێک نەکە ئێمە پێویستە ژێنگەیەکی جیاوازتر دابنین بۆ ئەو گەنجانە بۆ ئەوی تمۆحی هاتنە ناو ئەو پرۆسەیە یان زیاتر بێ و ئێمە ینی گرنگترین شت ئێستا لە لای گەنجان ئەوەیەکەوە تمۆحیان زیاتر بکەین هەست بە متمانە و دڵسۆزی بکەن چونکە ئێمە وەکو دەزانین لە ئێستادا ینی ئەمە ڕاستێکی حاشا لێ نەکراوە لە ژینگەیەکی وادا گەنجەکانمان پێگەیاندوە بۆ ئەو پرۆسەیە پێی دەڵێن گەنجانی بەرژەوەندی خواست کە بەداخەوە ینی ئەمە لە داهاتوودا ینی وەکو کارەساتی لێدێتن کاتێک کە لەیان دەپرسی سیاست چێ بۆ گەنج دەڵێن بەرژەوەندیە ینی ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ینی ئەمە ئەوە دەگەێنێت کە ئەو ژینگەی کە ئەم گەنجە لێ ئیشی کردووە یاخود ئەو پرۆسەیەکە هاتوتە ناوی حتا ئەو خەڵکانی دەوروبەریشی دڵسۆزی و متمانەیان فێری گەنج نەکردووە ینی تاکە شت کەوا لەو گەنجیان دروست کردووە گەنجێکی بەرژەوەندی خوازە لە سیاستدا ئێمە پێویستە ئەمە بگۆڕین پێویستە یەکەم شت متمانە و دڵسۆزی لە گەنجاندا لە ناو سیاستدا زیاد بکەین لەبەر ئەوەی لە داهاتوودا ئەمانە نوێنەری خەڵک دەبن ئەمانە نوێنەری کێشە و داواکاریەکانی خەڵک دەبن کاتێکەوە لە ژینگەیەکی بەرژەوەندی خوازدا تۆ گەورە دەبیت تێدا ئیش دەکەیت کەواتە ئێمە هەمان ناڕەزایی و هەمان ناڕەحەتیەکانی چەندین ساڵە بەرەو پێش دەبین و هیچ شتێکی لێ ناگۆڕێ و خەڵکیش بە هەمان شێوە لەو سیاسەتە دڵگران دەبن و لەوانەیە ینی چەند بڵێن بەرەو خراپتر بڕۆین بەرەو باشتر ناڕۆین بۆیە گرنگترین شت لێرەدا ینی لە ژینگەیەک کەوا ئێمە گەنجانمان دروست دەکەین بۆ ناو ئەو پرۆسەیە هەستکردن بە متمانە و دڵسۆزیە تیاندا دروست بکەین نەک لە ژینگەیەکی بەرژەوەندی خوازدا گەورەیان بکەین. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دنیا خەفەر ڕاهێنەر و چارەکوان لە بواری گەنجاندا سپاس بۆ تۆ سپاس بۆ کە لە بەینە بەرە کوردستانی زەگەڵی مامات